دەستەکانتان خۆش خۆش بێت سپاس لەشتان بۆیەوە، ساغ بێت. دەستان خۆش. ئەزانی پارچەکەی کێ بوو؟ بەڵێ. جا پێشینەوە ببین با گفتوگۆ لەسەرەوە کەسایەتی فەرموون وەرنە لای ئێمە بفەرموون. من لەو کاتەوە بیری لێ یەکەمەوە ئەزام گۆرانێکە چێ بز نازانم پارچەکەی کێ. سەبا بێت. باش. بەیانیتان باش. بەیانیتان باش. بەخێر بێن. سپاس بۆیەوە. بەخێر بێن سەرچاوان. بۆ بۆنەی جەژن و زۆر کات لە کۆمەڵێک بابەت دوورکەوتنەوە لە خۆم لە پرسیارەکە نازمەوە. بەڵام ئەوەی کە گرنگە هەموو جارێک ئێمە هونەرمەندێک دەست نیشانەکەی ئەو هونەرمەندانش کە هەمووی بەشێکن لە مێژووی میوزیکی کوردی ئێمە ئەنجا پرسیارەکەی تۆش پرسیارەکەی ژین بام ڕوبەڕووی تۆکەم و چێ بۆ پارچە بیوچیکە ئەها خۆی جوابنایەوە جواب نایەمەوە من نەزانم کێ بۆ جواب ئەی بۆ ببنەڵی هونەرمەند ئیسماعیلی گوڵ ئەگەر جوان بێ وانە کاگەندی خۆی لەگەڵ بادایە ڕۆژانە یانی ئەو پرسیارێکە تۆ لە منیەکەی سەرکەوتم بەشکم من بیرم چوو بێتەوە ناوەکە یا قەلق بم با سەرکۆ هاوکاریەکەم کا بەس دەمزانی دەست خۆش تۆ زانی دەستان خۆش ئەمڕۆ لەسەر کەڵە هونەرمەندێکی تر ئەتوانی بڵێ پەنجەیەکی زێڕی لە میوزیکی کوردیا بەی مستەفا میرزادێ ئەم هونەرمەندا کە خاوەنی کۆمەڵێک لە شاکاری زۆر جوانە کە هەتا مێژوو هەبێ ئەم شاکارانش بە زیندوێتی ئەمێنێتەوە جابەر لەوەی کە من بچمە لەوەی کە لە کێوە لە دایک بووە لە ساڵ 1945 و لە کرماشان و سەرەتای دەست پێکردنی لە ڕادیۆ و بە چەند ئامێرێکی کە پێشتر دەستی پێکردووە پێم خۆشە تۆ خۆت ئاماژە بۆ بابەتەکەی فەر سەرەتا بەیتان باش سپاس بۆ ئەم تەوەرە نازانانی کە ڕۆژانە پێشکەشیەکەن هەڵبەتە بۆ تەمای ئەوەی کە هاوکاری و دڵخۆشی و کۆمەڵێ ئومێد بۆ کۆمەڵی گەنج و چینە جۆرە جۆرەکانی کوردستان وەکو خۆت ئاماژە پێکرد کاکسەرکۆ مشتەبا میرزادە کەڵا هونەرمەند ئەتوانین بڵین ئەفسانە پەنجە زێڕین هەرچی ناوبنی لە ناوە جوانەکان هەر کەمە مشتەبای میرزادە ڕەنگە بەشێکی زۆری موزیسیانان یاخودەوانی لە ناوەندی هونەریان ئاگیان لە بۆ نمونە مێژووی ژیانی هەبێت تاکو ڕادەیە کە لەکوێ لەدایک بوو چۆن بوو چی بووە لە سەرەتای ژیانیا چی کردووە بەڵام ئێمە ئەگەر چەختمینە سەر چەند خاڵێکی گرنگ دەربارەی مشتەبای میرزادە هونەرمەندێک نییە پەراوێز بخرێ هونەرمەندێک نییە پشتگوێ بخرێ و کاری لەسەر نەکرێ هونەرمەندێک نییە بۆ نمونە توێژینەوەی لەسەر نەکرێ مشتەبای میرزادە مۆرکە مشتەبای میرزادە فۆرمە مشتەبای میرزادە پێناسەیە وەکو خۆی لە زۆربەی زۆری تۆمارە دەنجەکانە یاخود چی لە گرتە ڤیددیۆکانە بێت چی لە دانیشتەکانە بێ باسی کردووە ئەڵێ وایە من بۆ نمونە کاریگەریم هەبووە لەسەر موزیکی فارسی یاخود موزیکەکانی کە هونەرمەندەکانی کە بەڵام ئەمەی کە من هەمە بۆ نمونە لە خۆڵقانی کوردێک زمانێکی کوردی ئاوازێکی کوردی هەستێکی کوردی پەنجەیەکی کوردی ئەمە وای لێ کردووە کە بۆ نمونە ئەمە نەکاریگەر بێ لەسەر ئاوازەکانی کە یاخود دەنگ بێژەکانی کە بەدەر لەوەش بۆ نمونە مشتەبای میرزادە لەگەڵ بەشێک لە هونەرمەندەکانە کاتێکە کاری کردووە هەوڵی ئەوەی یاوە بۆ نمونە ئەو ئاوازە یاخود ئەو هونەرمەندی کە کاری لەگەڵا کردووە بتوانێت لە ئاوازی ئەو کەسەیە بژی بۆی بتوانێت ئەو هەستە ببەخشێت وەکوی کە ویستێتی بۆ منە ئەو هەستە ببەخشێت سەر ڕایەوە کە جوانتریشی کردو لە بەرەوەی خودی خۆی بەهرەیەکی زۆر تایبەتی تیا بووە پێم وابێ هاوڕێم ژەنیار کۆمەڵە زانیاری هەیە دەرباری مشتەبا میرزادە و کۆمەڵێ باشە فەرموو باشی لایە هەروکو کاگوەلیت وتی ئاماژەی پێیاکە بۆ منە شارەزایی هەبووە لە کۆمەڵێ ڕەنگە بۆ منە کاتێک بۆ منە کارێکە لەگەڵ گۆرانی بێژێکە میوزیژەنێکە ڕەنگی ئەو کەسیکەی وەرەگرت بۆ منە چەند گۆرانی بێژێ بۆ منەوەکو هایدە و مەهەستی و حمەیرا و معین ئەسوانی ڕەنگی بۆ نمونە ڕەنگ و چڕینی گۆرانەکەی ئەو هونەرمەندەی بەکارێنایەوە پێشەوە لە چۆڵی ئەیوتەوە لە پاشان لە ڤایۆلینەکە بەکارهێنا ئەوە یەکێک بلو بەهرانی کە مامۆستای گەورە مستەفای میرزادە هەیبوو وەتوانم بڵێم ڤیددیۆکانیان بڵێم کارەکانی شایەتن لەسەرەوە زیاد لە 40 بۆ 50 کاری هونەری هەیە بۆ فیلم چەنەها کاری شاکاری هەیە کە ئێستا شۆنەڵی لێ ئەدرێتەوە کە ئێستش زێڕینە ینی ئەوە نییە بڵێ شتێکە کاڵ و کرج بێ بڵێن لە ناوچێ بۆیە مامۆستای گەورە مجتەبای میرزادە توانم بڵێم گەورەترین شاکار و گەورەترین دەستکەوتەکەمە شانازی پێوە بکەین وەکو کورد حتا خۆشی ئەڵێ من
لە ناوچەیەکی کوردیا بووم و بە کوردی دواوم و تەنانەت کە هوەریشم کردووە بە هوەرێکی کوردیەوە دەستم پێ کردووە. ڕاستە کاری بەڵێ ڕاستە کارم لە فارسی بۆ منە لە کاری فارسیا کردووە بەڵام توانم بڵێم من کوردم. باشە لەگەڵ گۆرانی بێژی خۆمانە کاری هەیە کە کاری میوزیکی بۆ ئەنجامدا مامۆستا مشتەبا میرزادە سەرەتایی با بڵین کە دەسەکا بووی کە لەگەڵ هونەرمەندانە کارکە بە شێوەیەکی گشتی کارەکات بەڵام ئەوانەی کە زۆر پێی سەرسامە بێت خوا لێ خۆش بوو حەسەن زیرەکە بێ محەممەدی مام لێ ئەبێت لەگەڵمانەیە کارەکە تەنانەت ئەڵێ من کاریگەریم هەبووە لەسەر هەر هەمویان بەڵام تاکە کەس کە کاریگەری هەبوو بێ لەسەر من حەسەن زیرە بۆیە زۆر پێی سەرسام بووە زۆر ینی وا بووە کە بە تەواوەتی لەگەڵ کارەکانی حەسەن زیرەکە تێکەڵ بووە تەنانەت لە رادیۆی کورماشان کاتێکە با بڵین حەسەن زیرەک دوو دەخرێتەوە لە رادیۆ مشتبای میرزادە تەنانەت تاقەتی کارکردنی نامێنێ هەڵەسێ ئەسێ بۆ تاران پەرە بە خوێندن و پەرە بەوەی ئادا کە ئیتر کە بۆ منە کارکە لەگەڵ هونەرمەندانە. باشە زۆر کات کە بە تایبەتی باسی هونەرمەندانەکەیکە لە ڕۆژهەڵات لە رادیۆ دەستیان پێ و ئەمیش سەرەتا لە رادیۆ دەستی پێ من پێم خۆشە بەر لە بچینە ئەو ئامێرە سەرکی کە خۆی ژەنیوێتی ئەو ئامێرانەی ترچی بووە کە پێشتر لەسەری کاری کردووە. هەڵبەتە هەر ناوچەیە کاکسەرکۆ یاخود هەر وڵاتێک کۆمەڵێ فۆرمی هەیە کۆمەڵێ ئامێری هەیە لە ڕووی هوەری موزیکەوە ئێمەی کورد با بڵین چەندین ئامێری زۆر ناوازە و زۆر جوانمانەیە لەوانە بۆ منە سنتور و شمشاڵ و تەمیورە و سێتار و تار و ئەمانە بەشێکی زۆری ئەو ئامێرە ژێداریە هەستیانن زیاتر با بڵین کاریگەریانەیە لەسەر مرۆڤ. مامۆستا مشتەبا میرزادە خودی خۆی شمشاڵی ژەندووە خودی خۆی سنتوری زانیوە پێشەوەی کە ڤایۆلین بژەنێت لەوێڵین ڤایۆلین بژەنێت بۆیە وای لەکە کە ئاوازەکان یاخود ئەو ئامێرانە ئەو هەستی کە هەیەی بۆ ئامێرانە دەری بڕیەوە بە شمشاڵ یاخود بە سنتور بێت هەڵی داوە لە کەمانچەشە باڵین لە ڤایۆلینە دەستپێکی مێژووی هوەری ئەو کاتێکەتر بۆ منە لە کرماشانەوە ماڵان نەگوازرێتەوە بۆ ئیلام کە دراوسێکی تارانی بۆ نمونە یەکێک بۆ لەوانی کە زۆر بەناوبانگ بۆ لە ناو ئیلامە ئەی بینێ کە بەهرەکەی موستەفا بینێ هە لە مناڵیەوە بۆیە ئەڵێ وا باشتە خۆ فێری ڤایۆلینکەی تەنانەت لە چەند پێشبڕکێکی شاو کاتێک کە سنتوری ژەنیوە بۆ یەکەم جار کە بەشداری کردووە خەڵاتی یەکەمی بەدەستێناوە بۆ دوم جار بەشداری کرۆتەوە هەماشەوە دووەم بووە سێم جارێ بەشداری بکاتەوە ئەڵێ ئەم جارە ناتوانین بێ لە شتێکی کا بەشدابی وێنەکێشی هەڵبژێرە سێمە بێ لە وێنەکێشیشە باشە بەهرەیەکی هەر زۆر تایبەتیە بۆچکە خۆشی ئاماژە پێدرێکە لە مناڵی و ئەم خولیایەکیە بۆ هوەری میوزیک هیچ ناوەندێکی ئەکادمی خوێندووە کاوە بتوانێت بە شێوەیەکی باش ئافێری میوزیک بیانە مار حەز و ئارەزوو توانای خۆی بووە بە دوایە چووە و توانیەتی ئەو ئامێرانە تاقی بەتە حەز و ئارەزووی خۆی ئەمەە زۆر بۆ کە بۆی فێری هوەری موزیک بێت باشە لەگەڵ ئەوەشا چواردەورەکەی ناوەندەکەیان با بڵین شارەکان کاریگەریانە بۆ هوەر لەو کاتەیە ڕەسەنایەتیکی زیاتری هەبووە جوانتر بووە لەگەڵەوەی کە بۆ نمونە خۆشەویستیکی زۆر هەبووە کاتێکە مشتەبا بۆ نمونە کاری لەگەڵ هوەرمەندێکا کردووە هیچ جیاوازییان لەگەڵا نەکردووەکو موزیسیانێکیکە بۆ نمونە هیچ سانسۆرێکی قورسی لەسەرا نەبووە بۆ نمونە بتوانێت کارەکەی خۆی جێبەجێ نەکات بەڵام ناوچەکەی وای لێ کردووە شارەزایی بە تەواوەتی هەبێ لە مەقامەکانە شارەزایی تەواوی هەبێ لە ئاوازەکانە شارەزایی تەواوی هەبێ لە پێفۆرمانسە لە ژەنینە لە دەربەڕینە ئەمە وای لێکە بەهرەی مشتەبا میرزادە وای لێکا کە سەلیقەیەکی زۆر تایبەتی هەبێ لە ژەنینە بەهرەیەکی تایبەت و سەلیقەیەکی تایبەت بێگومان ئەو کارە جوانانەی لە دەرەچەکە ئێستا ئەبینرە کاک وەلید کاک ژۆنیار بۆ هەردووتانم پرسیارە گەنجی وەکو ئێوە چۆنی بتوانێت نەهێڵە ئەم بابەتانە ون ببێت زیندوی بکاتەوە بەردەوام و ئێستا ئاماژەی پێەکەن ینی بەهرەیەکی ئەوە نەجوان سەلیقەیەکی ئەوە نەجوان من بۆ خۆم ڕەنگە لە هەنێک لە گۆرانیەکانە کە گوێبیستی پارچە موزیکەکەی بووم ڕەنگە زۆرتر لە گۆرانیەکە بەلای منەوە خۆشتر بوو بێگەشت بێ بە پێویستە گەنجی وەکو ئێوە چۆن کار لەسەر هاوشەوەی ئەم هونەرمەندە و بە تایبەتر مستەفای میرزادە بکە بۆ ئەوەی کە ناوی بە زیندوی بمێنێتەوە هەڵبەتە ئەبێ پێش هەموو شتێک ئەو مێژووی کە مستەفای میرزادە پێیان تێپەڕیەوە ئەبێ بنووسرێتەوە کاری لەسەر بکرێت توێژینی لەسەر بکرێت هاوڕێی عزیزم لێرەوەم سڵاو ڕێزم هەیە بۆی لێر سەلیم موزیکناس و ژەنیاری ڤایۆلینە
ئەزمموی 11 ساڵی گەڕان و وا بڵێن توێژینەوە کردی بە کتێبێک بەنای مشتەبای میرزادە شانازی نەتەوەی کورد باڵێن شانازی موزیکی کوردی لە کتێبێکە ئەزمموی 11 ساڵە کتێبی زۆر جوان زۆر بە وردی باسی مشتەبای میرزادەکە ئەمە هەنگاوێکە ئەتوانین بڵین هەنگاوی دووەم ئەوەیەکە ئەو میلۆدیانی مشتەبای میرزادە ژەنوێتی چۆن بکرێ بە نەوت و بکرێ بە کتێبێک بڵاوە بێتەوە هەنگاوی سێم ئەوەیە کە چۆن بتوانین پێرفۆرمانسی ژەنینی ئەوانەی کە بە تایبەتی ڤایۆڵی نەژەنن چۆن بتوانن مشتەبای میرزادە بکەن بە قوتابخانەیەک بیکەن بە بناغەیەک بۆ فێربوونی ئەو شێوازە ژەنینە ئەمە زۆر زۆر گرنگە زیاتر ئەوانەی کە بۆ نمونە دەبواری باڵین هوەری موزیک بە تایبەتی ڤایۆڵین ژنەکان یاخدەوانی کە لێکۆڵینەوەکەن کاخ توێژینەوەکەن دەربارەی ئەم بابەتانە زۆر گرنگە کاری لەسەرا خودی مامۆستای گەورە مشتەبای میرزادەش جگە لەوەی کە لایانی بۆ بنە ژەنینی نەستیانی ئەو ژەنینەی کە بەبێ نۆتە ئەیژەنێ و ئەوانەشی کە بۆ منە بە نۆتە بۆ منە پشتی پێبەستێ لە هەردوو لایە بۆ منە کەسێکی زۆر لێ هاتوو بووە بۆیە توانین بڵین پشتی پێ بەسیم بەڵام وەکو ڕای خۆم وەکو دەستپێک کە توانین بڵین لە ژەنینی نەستەوە ینی لەو ژەنینەوەی کە پشتی بە خیاڵی خۆی بەستووە دووبارە دەست پێ بکەینەوە دەست پێشخەری بکەین بزانین ئەو تەکنیکانە چێ بەکارهێنایارەگەر هەستی بێت و ئەگەر بەپێینەوە بە فەرقی چی ئەم دوو ژەنین ئەوەی کە فەرقی هەیە جیاوازی کردووە ئەو لە خیاڵی خۆیەتی بۆ منە ئێستا کۆمەڵێ بۆ منە لە شیکەرەوانە ینی ئەوانی کە مامۆستان ئەڵێ ئەوانی کە ژەنین ئەەکەن بەبێ نۆتای بە خیاڵی خوانێکەکەن وەکو مناڵێکی بچوو بووان بۆ منە دەست لە هەموو شتێکێن و هەموو شتێک و پێوتێ ژەنینی فریان فری ئیمپۆڤیزیشن واتە ژەنینی سەربەست بە سەربەستی تۆ هەموو شتێگەکەی هەموو شتێک لای تۆ سەربەستە چی ینی چ تەکنیکێک بێت چی کۆر دەبێت چ ڕەنگێک بێت بەڵام ئەوەی کە نۆتەیە بۆ منە لە خەیاڵتا جێگیرێ کردووە پاشان لەگەڵ هەوڵی خۆتە ڕێکیانە خەیتەوەیکی بە نۆتە لەسەرم خاڵە لە ئەوروپا فۆرمێک دروست بوو بە ناوی فانتاسیاوە فانتازیا هەومان کەم تا زۆر لەسەریان باڵین لەسەر واتمان خوێندووە خەیاڵی مرۆڤ کاتێک کە بۆ نمونە بتوێ کتێبێ بنووسیتەوە یاخود نەوتێک بنووسیتەوە یاخود دقێکی سینناریۆیەکی شانۆیی بنووسیتەوە یا وێنەیەک تابلۆیەک بتوێ سکەیچەکەی چۆنە کێشیت هەڵبەتە سەرەتا خەیاڵە پاشان ئەکرێ بە واقع ئەوەی کە ئەکرێنە سەر وەرەقەیەک ئەنجا چۆن ئەمە جێبەجێکرێ پلانی بۆ دانرێ ماستەر پلانی بۆ دانرێ ئەنجا چۆن جێبەجێکرێ مشتەبای میرزادە ئەو خەیاڵی کە هەی بووە لە خەیاڵی خۆیان ڕێکخراو بووە ئەنی کاتێککە لەگەڵ نۆتەکانە هیچ فەرقی نەبووە خەیاڵی ئەمەنە ڕێکخراو بووە هیچ هەڵەیەکی تیان نەکردەوە پێویستی بەڵاتە نەبووە پیکاسۆیە بووە بۆ خۆی نمونەیەکی زۆر کات ئێمە کە باسی ئەو شێوازیشکرد ناکەین وەکو تو ئاماژە پیاکو مناڵێک دەست بۆ مشتێکە بە ئێستا یەکێ لە هونەرمەندە گەورانە لە جیانە یانیە کە لە هەموو نەتەوەکان میوزیشنی هێنا و هەمووشیان بەتوانە بینیشمانە لە زۆربەی کۆنسرتەکانە بینیمانە زۆر جار لە نۆتەوشت دەرەچن یعنی هەر کەسە وەکو کەلتوری گەلان کە کەلتوری گەلان لە ڕێگەی میوزیک و کەلتوری خۆدەناسێنی ئەمان هاتووە هەموو کەلتورەکانی ئاوێتەی یەک کردووە هەر یەکە کە ئاماژەی پیا کە خۆی لیدەرەکەیانە کە ئاماژەی پیا کەلتوری خۆی ناسێنێ بەس بەو شێوە ئیرتیجالەی کە جیاوازتر لەو نۆتەیە کە لە بەردەم بێت ئەنجا ئەو نمونێم بۆ چێنەیە شتە بە یەکێک لەو کەسانی کە سەرسامی و باسما کرد هونەرمەند حەسەن زیرەک بووە یعنی خاوەنی چەندین بەرهەمە باشە یعنی هەمیشە لە هونەرە وەرگرتن و یانەوە هەیە تێگەی ئەمە نیە وەرەقەیەک نۆتە بۆ دانرابێ هەر ئەوە بۆ دانراو ئەمە لێبێ کە ئەم ڕۆشتووە ئەمیش لەگەڵ یان ڕۆشتووە کەواتە ئەم پەیوەندی و ئاوێتە بوونە تا چەند کاری هونەری دەوڵەمانەکات کار هەڵبەتە کاک سەرکۆ تۆ دوو خاڵ هەیە ئەبێ لێیشی کەینەوە کار لەگەڵ هونەرمەندێکا بکەی کە بەهرەدار بێ و کار لەگەڵ هونەرمەندێکا بکەی بەهرەی نەبێت و بۆ نمونە لە ڕووی موزیکی خوێند بێ دەنگی خوێند بێ کاری لەگەڵا بکەی کۆمەڵە یاسا ئەزانێ جێبەجێیەکات بەڵام ئەوەی کە بەهرەدارە بۆ نمونە سروشت ناوچە هەمووی ئەگێڕێتەوە وەکو خەیاڵێک وەکو شعرێک باشە چی ئەگەر بێت و دوو بەهرەداری یەک بگرنەوە بتوانن کارێک بەیەکەوە پێشکەشکەن ئەم خەیاڵێکی فراوان ئەویش خەیاڵێکی فراوان حەسەن زیرەک بەو خەیاڵە جوانی خۆی بەو دەنگە زوڵاڵەی خۆی بەو هەستەناسکەی خۆی توانیوێتی ئەو پێرفۆرمانسە جوانە بکات لەگەڵ چیە لەگەڵ مشتەبا میرزادەیە مشتەبا میرزادەش بەو فانتاسیا و بۆ خەیاڵی خۆیەوە
هەڵبەتە وێنەیەکی زۆر نایاب دەرەچێت بەدڵنیایی وێنێکی زۆر جوان بە دەرەچێت دڵی پڕەوە بە دڵی پڕەوەی بێگومان مامۆستا حەسەن زیرەک دەریایە بۆ من دڵۆپێکی ژنیم لە ئاستیا ینی دڵی پڕە بێت لەو کاتێکە ئەڵێن چیت هەیە بۆ حەسەن زیرەک مامۆستا حەسەن زیرەک وەڵامەکەی ئەوە بێ بووی دەستەکانتان خۆش بێت ئەمە بەجوانی باسیەکان حەزەکەین هەر بەردەوام منە بەرەمەکانیان جوانە زیاتر ڕاستە دەستەکانتان خۆش خۆشێمە و بینەرانی جۆمان لە پارچەی میوزیکی پارچێکی موزیکمان ئامادە کردووە مشتەبای میرزادە لە کاتێکا با بڵێن بۆ هونەرمەند تایر تەوفیقی مەقامێکی ژەندووە پاشان ئاوازێکیان ژەندوو ئێمەش ئاوازێکمان جوین کردووە لەگەڵ ئەو مەقامەیە پێشکەشی ئێوە و بینەرانی ئازیەکەی دەستان خۆش دەستەکانتان خۆش بێت فەرموو
ئای دەستان دەستەکانتان سپاس خۆش بۆیە بێت دەستان دەستان خۆش. چاق بێت